جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردەری چەند هەواڵ لەسەر کاردەرکردنی دوو چالاکی سنفی و کرێکاری لە سەقز و ئەردەبیل، سووتانی دارستانەکانی کافرکێ و لە ئیلام، شەڕ و پێکدادانی ساخت لە نێوان گریلاکانی پەکەکە و ئەرتشی تورکیا، ژەهراویبوونی 850 پەندکراو لە زیندانی سینجان لە باکووری کوردستان، مانگرتنی کرێکارانی کارخانەی کاغەزسازی دیبا لە شوشتەر، دزی شارەداری و شۆرای شاری بارۆق لە حەقدەستی کرێکاران، بڕینی بیمەی کرێکارانی مانگرتووی ڕێکخراوی ئاو و ئاوەڕۆی ڕوودبار و مانگرتن لە خواردنی 55 بەندکراوی سیاسی بۆ پشتیوانی لە شەریفە موحەممەدی. درێژێ هەواڵەکان لەسەر کاردەرکردنی دوو چالاکی سنفی و کرێکاری لە سەقز و ئەردەبیل. لە ڕۆژانی ڕابردوودا چالاکێکی سنفی فەرهەنگیانی سەقز بە ناوی بێهروز ناسراو بە دیاکۆ عەلەوی و چالاکێکی کرێکاری خەڵکی ئەردەبیل بە ناوی ئەفشار موحب لەسەر کارەکەیان دەرکراون. لیژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئاموزش و پەروەرش حکمی دەرکردنی دیاکۆ عەلەوی پاش 13 ساڵ پێشینەی کاریەوە بە بنەماڵەکەی ڕاگەیاندووە. پێشتر دادگای ئینقلابی سەقز لە دوو پەروەندەی ساختەدا ئەو چالاکە سنفیەی بە 25 مانگ زیندان مەحکوم کردبوو. ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارەیەش پەروەندەیەکی تازەی بۆ دیاکۆ ساز کردووە و 2 هەفتە پاش کۆچکردنی لە وڵات هەموو حیسابە بانکیەکانی بە فەرمانی دادستانی داخراوە. لەلایەکی دیکەوە چالاکێکی کرێکاری شاغڵ لە کارخانەی ئارتا نەمین بە ناوی ئەفشار موحب پاش دەربڕینی ناڕەزایەتی لە بەردەم فەرمانداری لەژێر گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان لەسەر کار دەرکراوە. سووتانی دارستانەکانی کافرکێ و لە ئیلام ڕۆژی دووشەممە 18 پوشپەڕ دارستانەکانی ناوچەی کافرکێوی سەر بە پارێزگای ئیلام بۆ جارێکی دیکە لە ئاگردا سووتا و زیانێکی زۆر بە ژینگەی ناوچەکە گەیشت. ئەمساڵ چەند جار شاخی کافرکێوی ئیلام ئاگری گرتووە و ڕووبەرێکی زۆر لە دارستانەکانی ئەو شاخە لە ناوچووە. چالاکانی ژینگە پارێز و خەڵکی خۆبەخش ماوەی 2 ڕۆژە سەرقاڵی کۆنتڕۆلکردنی ئاگری دارستانەکانی ئەو ناوچەن و چەند جار داوای یارمەتیان لە ناوەندە پەیوەندیدارەکان کردووە، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم بەرامبەر بەو بابەتە خۆی بە بەرپرسیار نەزانیوە. کوژرانی ژنێکی کورد بە پاساوی شەرەف لە بۆجنور ڕۆژی دووشەممە 18 پوشپەڕی 1403 مەرزیە غوڵامپور تەمان 29 ساڵ و خەڵکی شاری بۆژنوردی سەر بە پارێزگای خۆراسانی شۆمالی لەلایەن هاوژینەکەیەوە تەقەی لێکرا و کوژراوە. بە پێی زانیاریەکان مەرزیە غوڵامپور پاش ئەوەی داوای جیابوونەوەی لە هاوژینەکەی کردووە لە پێش چاوی منداڵە بچووکەکەی و لە بەردەم ماڵی باوکی لەلایەن هاوسەرەکەیەوە تەقەی لێکراوە و کوژراوە. شانی باسا کە لە ژێر دەسەڵاتی پیاوسالار و کۆنەپەرستی کۆماری ئیسلامیدا دیاردەکانی ژنکوژی و خۆکوژی ژنان ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەدەسێنێت. تەنیا لە 3 ڕۆژی ڕابردوودا 3 ژنی گەنج لە شارەکانی سەقز، بۆکان و مەهاباد بەهۆی کوشاری کۆمەڵایەتی خۆیان کوشتووە. شەڕ و پێکدادانی ساخت لە نێوان گریلاکانی پەکەکە و ئەرتشی تورکیا. شەوی سێشەممە 19 پوشپەڕ گریلاکانی پەکەکە هێرشیان کرە سەر کاروانی سەربازی ئەرتشی تورکیا لە ئامدیە و 4 سەربازیان کوشت و بریندار کرد. بە پێی راپۆرتەکان ژمارەیەکی بار هەڵگری ئەرتشی تورکیا کە کەرەستەی نظامی و پێداویستیان بۆ بنکە سەربازیەکانی تورکیا دەگواستەوە لە نێوان ئامدیە و شیلاتزێ کراونەتە ئامانج و سووتێنراون. هەروەها زرێپۆشێکی ئەرتشی تورکیش تەقێنراوەتەوە و 2 سەرباز کوژرا و 2 سەربازی دیکە بریندارکراون. لا بەرامبەردا ئەرتشی تورکیا ناوچەکانی بە چڕی بردومان کردو و ڕووبەرێکی زۆر لە دارستانەکان لە ئاگردا سووتاوە. ژاراویبوونی 850 بەندکراو لە زیندانی سینجان لە باکووری کوردستان. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤی تورکیا، بەندکراوانی زیندانی ژمارەیەکی ئەمنیەتی سینجان لە باکووری کوردستان بەهۆی پێدانی خوراکی ماوە بەسەرچوو ژەهراوی کراون. بەوتەی بنەماڵەی بەندکراوان 850 زیندانی لە بەندیخانەی ژمارەیەکی سینجان پاش خواردنی ناشتای بەیانی ژەهراوی و ڕەوانەی نەخۆشخانەکراون. لە ڕۆژانی ڕابردوودا ڕووداوی هاوشێوە لە زیندانەکانی سیلی یۆڤێری، ئامەد، پینار حەسار و کریکلارێژ
ڕوویدا و دەنگۆگۆی ئەوە هەیە کە ناوەندە ئەمنیەتیەکانی تورکیا لە پشت ئەو زەنجیرە ژەهراوی بوونەدا بن. مانگرتنی کرێکارانی کارخانەی کاغەزسازی دیبا لە شوشتەر. کرێکارانی شاغڵ لە کارخانەی کاغەزسازی دیبای شوشتەر ماوەیەکی زۆرە لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایە و هیچ بەرپرسێکی ڕژیم سەرنجی بە کێشەوگرفتەکانیان نەداوە. کارخانەی کاغەزسازی دیبای شوشتەر ماوەی 6 مانگە کە بەردەوام لەلایەن خاوەنکارەوە دادەخرێت و هەرجار کراوەتەوە بە کەمترین هێزی کار و ئاستی وەبەرهێنان کاری کردووە. لە ماوەی 6 مانگی ڕابردوودا کرێکارانی ئەو ناوەندە چەند جار لە بەردەم شرکەت کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە بردووە، بەڵام خاوەنکار بڕیاری دەرکردنی ژمارەیەکیانی دەرکردووە و چەند کرێکار لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکراون. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی چەند مانگ حەقدەست و بیمەی دواخراون و دەڵێن لە دۆخێکی سەختی مەعیشەتیدا دەژین و هیچ ناوەندێکی دەوڵەتی و قەزایی بایەخ بە داواکاریەکانیان نادات. دزی شارەداری و شۆرای شاری بارۆق لە حەقدەستی کرێکاران. بەپێی راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ، شارەداری شارستانی بارۆق لە ئازەربایجانی شەرقی و شۆرای شاری دزیان لە حەقدەستی کرێکارانی شارەوانی کردووە. عەلی جەمشیدی زادەی بارۆق لە ئەندامانی شۆرای شار بە هاوکاری بەرپرسانی شارەداری، ئیدارەی تەعاون، کار و ڕفاهی کۆمەڵایەتی بڕەپارەیەکیان لەسەر حەقدەستی کرێکارانی شاغڵ لە شارەوانی کەم و بۆ حیسابە بانکیەکانی خۆیان گواستوێتەوە. بڕینی بیمەی کرێکارانی مانگرتووی ڕێکخراوی ئاو ئاوەڕۆی ڕوودبار. بەڕێوەبەرایەتی ڕێکخراوی ئاو ئاوەڕۆی ڕوودبار لە وڵامی 2 هەفتە مانگرتنی کرێکاران حەقی بیمەکانیانی بڕیوە. بەپێی زانیاریەکان، کرێکارانی ڕێکخراوی ئاو ئاوەڕۆی ڕوودبار ماوەی 8 مانگە حەقدەست و مەزایایان وەرنەگرتووە و ڕایان گەیاندووە کە چیتر نایانەوێت بە خۆڕایی و شەوانە ڕۆژ کار بکەن. بە وتەی کرێکاران، ئاوێکی زۆر لەو شارە بەفیڕە و دەڕوات و بەڕێوەبەرایەتی ئافبا بایەخی پێنادات. هەروەها لوولەکان شکاون و نوێژینیان ناکەنەوە و کونتورەکان دێر ڕادەستی کڕیاران دەکرێن و خەڵک بەگشتی ناڕازی. مانگرتن لە خواردنی 55 بەندکراوی سیاسی بۆ پشتیوانی لە شەریفە محەممەدی. گۆڕۆخ ئیریایی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین ڕۆژی سێشەممە 19 پوشپەر ڕایگەیاند. 55 بەندکراوی سیاسی ئەو زیندانە دژ بە سەپاندنی سزای ئەعدام بەسەر شەریفە محەممەدی لە ڕۆژی پێنجشەمەوە مانیان لە خواردن گرتووە. بە پێی زانیاریەکان، کەمپینێک بۆ پشتیوانی لە شەریفە محەممەدی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی لاکانی ڕەش دەستی پێکردووە و 30 بەندکراوی ژن و 25 بەندکراوی پیا و زیندانی ئێڤین بە مەبەستی هەڵوەشاندنەوەی سزای ئێعدامی ئەو چالاکە کرێکاریە مانیان لە خواردن گرتووە. ڕۆژی ڕابردووی 16 بەندکراوی سیاسی زیندانی ئێڤین بە ناوەکانی نەرگز محەممەدی، گۆڕۆخ ئیریایی، ناهید سەقەوی، وریشا مرادی، محبوبە ڕێزایی، ناهید خوداجوو، نەسرین خزری جەوادی، ڕێحانە ئەنساری نەژاد، سەکینە پەروانە، ئانیشا ئەسەدوڵڵاهی، هەستی ئەمیری، سەرڤەناز ئەحمەدی، مەهناز تەڕاح، ویدا ڕەبانی، مەریەم یەحیەوی و سپیدە قولیان لە بەیاننامەیەکی هاوبەشدا دەرکردنی حکمی ئێعدام بۆ شەریفە محەممەدیان شەرمەزار و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی بوون. خۆسووتانی خالد پیرزادە لە زیندانی ئێڤین. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، خالد پیرزادە بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین لە ناڕزایەتی بە هەڵسوکەوتی دژە ئینسانی مامورانی زیندان جەستەی خۆی سووتاندووە و ڕەوانی نەخۆشخانە کراوە. بەپێی راپۆرتی دادێبان، خالد پیرزادە ماوەی 3 مانگە لە مافی پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. ئەو بەندکراوە سیاسیە لە ناڕزایەتی بە هەڵسوکەوتی نامرۆڤانەی بەرپرسانی زیندانی ئێڤین بە ئاوەکۆڵ جەستەی خۆی سووتاندووە و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. پێشتر بەرپرسانی زیندان ئەو بەندکراوەیان بەهۆی دروستکردنی تابلۆیەکی دارینە بە وێنەی گیان بەخکردوانی شۆڕشی ژینە لە مافە سەرەتاییەکانی بێبەش کردووە. سەپاندنی سزای زیندان و جەریمەی نەقدی بەسەر ژینگە پارێزێکی بەندکراو.
یوسف فەرهادی بابادی چالاکی ژینگە پارێزی خەڵکی تاران لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بە 2 ساڵ زیندانی تەعزیری و پەرداختی جەریمەی نەقدی محکوم کراوە. بە پێی حکمی لەقی 29 دادگای ئینقلابی تاران، یوسف فەرهادی بابادی بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندان و بە تۆمەتی بڵاوکردنەوەی پرۆپاگەندە دژی وەزارەتی ئیتلاعات بە 1 ساڵ زیندانی تەعزیری و پەرداختی 15 ملیۆن تمەن جەریمەی نەقدی محکوم کراوە. دو هەواڵمان سەبارەتە بە کوژران و برینداربوونی دەیان فلستینی لە هێرشی ئیسرائیل. ڕۆژی سێشەممە 19 پوشپەر دەیان کەس بەهۆی هێرشی ئاسمانی و زەمینی ئەرتشی ئیسرائیل بۆ سەر باکووری غەزە کوژران و برینداربوون. ڕۆژی ڕابردوو ئەرتشی ئیسرائیل داوای لە دانیشتوانی باکووری غەزە کرد ئەو ناوچە بەجێ بێڵن پاش ئاوارەبوونی هەزاران فلستینی. فڕۆکەکانی ئیسرائیل و تانکەکانی ئەو وڵاتە باکووری غەزەیان با چڕی بۆردەمان کردو و بەهۆیەوە 29 کەس گیانیان لەدەستە و بەدەیان کەسی دیکەیەش بریندار بوون. لە هەواڵێکی دیکەدا ڕاستپێردراوێکی حەسەن نەسرەڵڵا سەرۆکی حیزبوڵڵای لوبنان بە ناوی یاسر نەمر قەرەنبەش لە هێرشی پەهبادی ئیسرائیل کوژراوە و 2 کەسی دیکەیەش بریندار بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد و بەختەوەر.